چۆنی کاگەفشین زۆر سپاس دووبارە سڵاوتان لەبێت ماندوو نەبی هەڵا ماندوو بووم تۆزێک تۆزێک نۆ کۆمنت بوو بنەوەت کۆمنت لە لای تۆ کاتەکەی زۆری خان لەگەن لە لای من زۆر زۆر تێفاڵ وەڵا ناخۆش بوو سۆحبەت دەکەم ئەم شتێک بەس کاکە چوێنە دەمەوە تۆزێکی تورک ئەو بودەی ئەو کێشیان لەگەڵ ئەو مایکێنایە ئەوانە نیوەی دوو چاوی گرت ئاوا باشە نا تەواوەکە باش ئەو هەموو ئیشاکەی لەسەر ئەو موعیدە ڕێکە موعیدم خراپە هو بۆ نەک حەز بکەم کە خراپ بێت بیرتە چێ فریان ناکەوی ئیش زۆرە اینجا هەموو شتێکیش ینی حسی بەو بکە ژیانی شخصی خۆشمان هەیە کە بەڕاستی بیرمان چۆتەوە لەبەر ئیش و کاری هوەریەکە بەس دانی پیانم لە موعیدا خراپ داوای لێبوردین شەکەم لە هەموو ئەو کەسانێکە موعیدم خراپ بۆ لەگەڵیە ئەمڕۆ ئێمە موعیدمان سەعات 5 ڕاستەکەی سەعات 6 هات ئەتوانی تۆزەگانی هاوتی بمشکێری ئێستا چی بکەیانی ماشەڵڵا موعید زۆر ڕێک و سپاس پێکە دەکەم مەمنونم کاگەفشین ئەو لووتبەرزیە چێ لە گۆرانی بێژ ئێستا هەیە زۆر جوان بوو زۆریشە لەگەڵ ڕێزم بە تایبەت لەگەڵ تازەکان وایان لە هاتووە بۆ نمونە من مەسەلەن با بڵێن مەسەلەن من لەگەڵ کاگەش دەربافی قساکەم ئەوەنە بە ڕێز و بە نەرم و بە جوان و بە مهربانی قسەت لەگەڵەکە زۆری فەرخە لەگەڵ گەنجێک کە ئێستا لەوانەیە 20 ساڵی بێت و ئەڵی فڵانە کەس ئەوە مێ دەعوتت کەم وڵی وەڵی بێزەحمە لەگەڵ مەنێجەرەکەم قسەکە ئێ کاکە من خۆم جارە مەنێجرم نییە بەچی واتان لە هات یعنی چۆن بیرەکەنەوە فاینەڵی ئێمە ینی هوەرمەندین ئێمە خزمەتکارین گۆرانی بێژێکین کابرا دکتۆرە کابرا مهندسە کابرا پرۆفسۆر ینی ئێمە نابێ چونکە گۆرانی بێژین خۆمم لە خەڵک زلتر بزانین ئەوە زۆر غەڵەتە وەکو نەسیحەتێک پێیانەڵم بە گەنجەکان ئەمڕۆ لەوانەیە لە لوتکەیابی لەوانەیە سپینی نەبی ئەو کات پەشیمانە بیتەوە ئەم مەنێجەریشتە کۆکەنەوە حیمایە و مەنێجەر و پێویست ناکە تو کابراێک سیاسینی هوەرمەندی کاتێک لەگەڵ خەڵک باش بیت و مشکلت نەبێ بەخوا کەسیشی پێت نییە ڕاستە باسی جاران و ئێستامان کرد بۆچی جاران بەرهەمەکان زۆرەمانەوە گۆرانی ئەکرێ هەتا ئەم سەردەمە ماوە بەردەوامە بەڵام بەرهەمەکانی ئێستا عمریان زۆر کورتە و نامێنەوە ئەم شتە تەنها سەبارەت بە کوردستان نییە لە هەموو دنیای ڕووداوە ئەتوان بڵێم 7 ساڵی ئەخیر ئێمە تووشی ئەو مشکلەیە بووینە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستا ئیشەکان خراپن یا ئێشتا هەستەکان خراپن سەلیقەکان گۆڕاون یەکەم شت بەهۆی ئینتەرنێتەوە ئێستا گەنجێکی 15 ساڵە کچێکی 15 ساڵە کوڕێکی 15 ساڵە ئەزانێ ئەمڕۆ بۆ نمونە لە ئەمریکا چ مۆسیقایەک بڵاوبووتەوە ئەی بەپەی تەمەنی حەزی لەوەیە باشە لە لای خۆشمانە ئەو ئیشانە بەو تایپە ناکرێت ئەگەر بشکرێ ئەو کوالیتیە نابێت ئەگەر بش بێت قسەمان زۆر لەسەر بێت باشە تووشی ونبوونێک بووین لە خۆمانە ئەمانەوێت تامی ئەو لاشمانە بێت تامی ئێستاشمانە بێت تقەتکەی موسیقای ڕەسەنی کوردی ئەو حاڵەتێکە پێشتر هەبوو نەماوە هاتوین هەنێکیان تازاکەینەوە جوانکاری بۆەکەین بەس بە ئام تووشی ونبوونێک بووین ینی بە هەمومانەوە تووشی ونبوونێک بووین هی ئەوەشە کە عمری ئیشەکانمان کەمە گۆرانیەک پێشتر مەسەلەن گۆرانێکی بڵێن مەسەلەن کاک زەکەریا ئێستای جۆی لە یەگریتۆ ئەو ئارامێت پێبەخشە بەس گۆرانەکان ئێستامان مانگێک ئەو پەڕی 40 ڕۆژ 50 ڕۆژ دوای ئەو تااقەت نامێنە بە بەداخەوە باسی هوەرمەندە دەروە هەبیت کرد دەنگ و باسی چاوە ڕێز و سڵامان بۆ هەیە بە فەخرەوە هەنێکیشمان هەبوو پێکەوە داهێنێکی بڵاو بووتەوە ئیشێکی تریشمان حازرە شاڵ هەر کات جەنابی ئۆکەی بووە ویستی شاڵە بڵاوەکەینەوە دوبارە ڕێز و خۆشەویستمێ بە کاگەشتەر بە گۆرانی فارسی دەستت پێ کرد گۆرانی بێژ دواتر هاتیتە کوردی چۆن بوو ئەو بڕیارەتدا لە فارسیەوە بیتەوە بۆ کوردی ئەوەی کە لەگەڵ هەنێک فوتباڵی قساکە ئەڵێ فوتباڵێکم لە ئەرزی خۆڵۆ دەست پێ کردوانە ئێمەش موسیقامان لە مەکتەبەوە دەست پێ کرد ینی حەزم لێ بوو لە مناڵیەوە لە مەکتەبەوە خولیایەکەمە بوو پێشتر زۆر حەزم لە گۆرانی وتن بوو ئیتر لە ئازەربایجانەوە چوون بۆ تاران پارێکی زۆر مصرف کرد بە 15 ساعت ئەڕۆشتم 15 ساعت ئەگەڕامەوە لە بەرەوەکە
پرۆدیوسەرەکەم ببینیم ئەو پرۆدیوسەرێکی ئێستا منم و لەگەڵ گەنجێک دانیشم سۆحبەتێکم پێکەوە ئەو کاتە من ئاوا بووم لەگەڵی بەسەن سرم هەڵنایانە هەتا ئەو نەڵی وتای من قسەم ناکرد ئەو فەرقانە زۆرن باشە ئەو مەرحەلانەمە تێپەڕ کرد ئەلبومێکی فارسیم دروست کرد کە کاتی خۆی لە ئێران دەنگدانەوەی باشی هەبوو کاتی ئێمە فەیسبوک و ئینستاگرام و شتانە و تەنها گوگڵ هەبوو ئەو کات مەجللە هەبوو ڕۆژنامە و شت لەوانە ڕسمشتمان داهاندرا و گۆرایان بێژە تازای فڵان هەستێکی زۆر خۆش بوو 24 ساڵم بوو دوای ئەو کە هاتینەوە بۆ مەهاباد لەگەڵ هەندێک برادر ئاشنا بووین کاک عەلی شەریف زادە و ئەوان ئیتر لە ڕووی ئەوان و لەگەڵ کاک هەڵوێست و لەگەڵ کاک ڕەوا و فرمێسخان وانە ئاشنا بوون و یەکەم جار کە هاتمە سلێمانی ئیتر قەرارمان دەکە لێرە ئیستودیۆ دانێن و دەست پێ بکەین بووم بە ئەرێنجێر لە گۆرانیبێژی و هاتین دەر بووم بە ئەرێنجێر زۆرشم قسە کرد نانا من حەزەکەم میوانەکانم قسە بکەن بێ جاری وایە فریا ناکەم پرسیارەکەم بڵێ نەخێر باشە کاگەفشین ئەزانم نەخۆشی قەرار بوو هەفتەی گۆرایم لە مەکە یەکسەر هینەکە هەر شتێکە پێم وتی ڕێگاکی زۆر باشە دوای بە مۆنتاژ گۆرانکای خۆم لە بنەوە دانم بەدڵیشت شکان دبم بە زۆریشت گریان دبم بەگیانیشت سووتان دبم هێشتا بۆ دڵ خۆشمەوی من گۆرای باش بێژش نیم ئەرەنجە حەزەکە بڕۆن ئیسۆیەکەی هەڵدەر ئێستا ئەرەنجێکتان بۆ بکەم ئۆنلاین ئێستا گۆرانی فارسیمە گۆرانی بێژ نیم ینی تۆ داوای شتێک لە کەسێکەکەی کە ئەوە نیە گۆرانی بێژ نییە پێشتر ئەلبومەکانە بێنم پێشتر نەبەخوا خۆ ئەو شتا هینی شەرمی نییە بەس حاڵەتی دەنگشتم زۆر خراپە بۆ ئەم کە نەخۆش بەس ئیشاڵا لە پرۆگرامێکی ترە بەسەر چاو ئینشاڵڵا بەسەر چاو لە پرۆگرامەکەی کاک هەڵدروانە هەیەتی ئینشاڵڵا ئەو کاتە گۆرانی ئەو کاتە گۆرانی بۆ لە باکستێجەکەی پرۆگرامەکەی گۆرانی تاو بەسەر چاو چاوت نەئێشێ میوزیک بۆ فیلمەکەیت ئەمە باسی ئەو بکەی بۆم جیاوازی چییە میوزیکێک کە بۆ گۆرانیەک دروستیەکەی یا بۆ فیلمێک و چۆن ئەو بڕیارە دیە دنیایەکی زۆر جیاواز و گەورەتر و خۆشترە کە ئەڵێم خۆشتر عالەمێکی جیاوازە ینی وەسیعترە تۆ لەگەڵ ستۆری فیلمەکەت ئەژی بەپێی ستۆریەکە نۆت بە نۆت ئیش لەسەر موسیقاکە دەکەی کاتێکی زۆر ئەخایەنێت زۆر ماندوو دەکە بەس زۆر زۆریشێکی گەورەیە ئاکە قساکەم دەنگی هەناسم دێ تەندروست باش مەبەستم ئەوەیە کە زۆر حەزم لە موسیقای فیلمە وا بزانم 3 بۆ 4 فیلمیش موسیقاکانم بۆ کردوون وە زۆر لایەن ڕازیم زۆر دنیایکی خۆشە هەرچی هەش بێ دیسان هەر ئەکەمەوە بە فیلمانەی کۆتایی نا ئەخیر فیلمێکە موسیقام بۆ کرد این بوو فیلمەکەی کاک هەڵوێست و ئەوان بوو تەمی بابا موسیقایکی زۆر زەخمی هەیە بۆویش چاڵنجێکە پێ بکەم نەڵێ ئەوە یان ئەوە ئەو شتانەی کە تۆ ڕقلێتی من بەرامبەر تۆیکەم باش ڕاوە جەمال یا دیاری قەرەدا مەڵێ لە بەرخاتریەوەی ئەوە ئاوە من وەکو هین جوابتان نادەم و ئەکید چاوەڕێ ئەومە بن ئەمڕۆ من لێرە ناوبێنم من فەنی جواب دەدەمەوە بە ئیستایل کاگڕەوە ڕێزسڵام بۆ هەیە ئیستایلێکی پاپی شەرقی گۆرانی ئەڵێ دەنگێکی نەرم و جوان و لەسەرخۆ کاک دیاری پاپێکی بۆ لای جەز ئەڕوا ڕز و خۆشەویستم بۆ کاک دیاری هەیە مامۆستای ئێمەیە دوو ڕێگای جیاوازن هەر کامێ لە ڕێگای خۆیان نەسەرکەوتون بۆ نمونە کاک دیاری کاتی خۆی وەکو ستایلی جەز ئیشی کردووە ئێمە خۆمانیشمان بۆ کردبوو کە لە کوردیە زۆر کەم بۆ ئەوە هینی ئەوێ ینی قدرەتی ئەوە ریسکی ئەوێ ینی وەرگرتنی موسیقای جەز ئەو کاتێک کە کاک دیاری کرد قورس بوو ئەو کردی هەردووکیان نییە نا بە ئەم چاوەڕێەوەمە بم بڵم ئەوەیان ئەوە من فەنی شتەکان بۆ شیەکەمەوە ئەوە جوێ لە ناب حەزەکە پرسیارەکان لێ ڕاگرە ئەبێ تەنها یەک حاڵەتی هەیە مەسەن بڵێ مەسەلەن بڵێ ئەفشی شکریان مەسەلەن هەردی سەلامی ئەڵم هەردی سەلامی هەردی سەلامی یا هەڵێست ئیتر تاوە لێرە تاوە بوو شتەکە پرسیارێکتر باواز لەوە بێنین نەزان وەڵام نایتەوە هەر بۆ گاڵتە بوو چونکە دڵنیا بوونەوەی کە جواب نایتەوە باس دەکەم
ئەم عینەکە چییە کێشەی زۆری بۆ دروست کرد کاکەجان سەلام و عەلەیکم. ئەمەدا چاوم ماندوویە من شەوانە درەنگە خەوم بەهۆی ئیشکارەکەم باشە کە هاتی ئاوا بووی خۆش نییە مەجبورمەوە اینجا من چاویشم ئەمەلیات کردەوە لای تووشت بۆ من خراپە دوو هۆکاری هەیە لەبەرەوە عینەکەم وەڵام چاوەرگرت زۆر لە کاتی پرۆگرامەکەت پرسیار نەبەخوا هیچ مەبەستێکم ئەوە نییە بەڵام مەسەلەن خوای نەخواستە بێڕەزی بێ بە بینەر و بە ئەو کەسێکی سەرمانەکە دوو هۆکاریە من چاوم ئەمەلیات کردووە جارێ هەتا ماوەیەک لایتی زۆر قەوی نابێ هەبێت اینجا بەهۆی ئەوەی کە هەموو شەوێک تا 4 و 5 ئەمە خەرێکی ئیشین لە توولی ڕۆژە چاومان بچووکە بێتەوە بێتاقەتە بێیان لەبەر ئەوە عینەک حەزێکی لە هەیە نامانێت ئۆکێ لە ڕووی جلوبەرگەوە لە کاتی گۆرانی نامە ئەوهەنا ستایلە زۆر جیاوازە کێ ستایلەکان وەڵی وان پێ ئەڵە من زۆر ئەهلی ئەو شتانە نیم زۆر ینی لەبەرگیت لە بەرێکی گۆرانی ئەڵێ ئەوەی کە مهمە هوەرەکەی بەس ها ئەڵێ کاک ئەوە جوانە ئێستا هاتی ناڕوەندی وت مامۆست ئەوە لە بەرکە ئەوە جوانە زۆر هەر نازانم چی مۆدە ئێستا ئاگام لە هیچ نییە بەس کوڕەکان ئەڵا ئەم جاریان ئەم شتە شوفۆڵانە مۆدنەوە لە بەرکە بیری لێ ناکەم زۆر لەو زیاتر ماندوود نەکەم بەزانم دەستەکانت خۆش سپاسانەکەم بۆ پرۆگرام جوانەکەتان دەستەکانە خۆش